بسم الله الرحمن الرحيم. ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ولئن صبرتم لهو خير للصابرين. واصبر وما صبرك إلا بالله ولا تحزن عليهم ولا تك في ضيق مما يمكرون. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر
بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. صدق الله العظيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا يا أرحم الراحمين. إلهنا قلت وقولك الحق، ادعوني أستجب لكم. ها نحن نرفع إليك أكف الضراعة فلا تردها يا أرحم الراحمين. اللهم وفقنا لما تحب وترضى، اللهم ويسر أمورنا يا أرحم الراحمين. بینەران و بیسەران و خۆشەویستانمان، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و بەختەوەر بێ. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ و لە شارە جوانەکەی سنەوە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست ئەگەمەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئەمڕۆ میوانێکی قەدرگران و ئازیز و قورئان خوێنێکی دەنگخۆش و سەدانورین لە بەرنامەکەمان بەشدارە. سوپاسی ئەەکەین بۆ قبوڵکردنی داوەتنامەکەمان، ئەچینە خزمەتی و بە ئێوەی ئەناسێنین. هەڵبەتە پێش ئەوەی جەنابی مامۆستا بدوێنین، ئەمێ سوپاس و پێزانینم دەرببڕم بۆ ئەو ستافە خۆشەویستەی کە لەم بەرنامەیە چەو خۆشەویستانەی لەگەڵم هاتوون بۆ تۆمارکردنی بەرنامەکە، یان ئەوانەی کە هەر لێرە بوون و وەکو تیمێک پێکەوە توانیمانە ئەم بەرنامەیە بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست پێشکەش بکەین. جەنابی مامۆستا زۆر بەخێر بێن، زۆر بە خۆشحاڵیەوە سوپاسدانەکەین کە داوەتی ئەمەتان قبوڵ کرد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. أما بعد، اللهم صل على سيدنا محمد الوصف والوحي والرسالة والحكمة وعلى آله وصحبه وسلم تسليما. عرضي السلام وأدب ورز واحترام وحرمات مزبوط خزمتي يكايكي ئێوە خۆشەویستیل و تەواوی بینەران و بیسەرانی ئەم بەرنامە لە خوای پەروەردگار داواکارم سیام و قیام و تاعات و عیبادەت و سجود و ڕکوعی هەمووی مەقبوڵی دەرگای خۆی قرار بگرێتەوە ئینشاء الله لە زمرەی مەغفورینی مانگی پرخێر و بەرەکەتی ڕەمەزان قرار بگرین ئینشاء الله. زۆر خێرهاتنی ئێوەش عەرزەکەم بۆ شاری سنە ئینشاء الله بەخێر بێن، هاتنتان بێتە مایە خێر و بەرەکەت بۆ شارەکەمان. مەمنونی جەنابتین. مامۆستا هەڵبەتە من بۆ خۆم ناوی جەنابەت ئەزانم، بەڵام بۆ ئەوەی بینەرانی بەڕێز ئاشناکەین و جەنابەت معەرەفکەین لەلایەن، ناوی جەنابەت هەروەها دانیشتووی چ شارێکی و لە کەیەوە دەستت کردووە بەم فەزلە گەورەی کە خوای پەروەردگار پێی بەخشی بێویش قورئان خوێندنە؟ خۆشەویستەکەم، بەندەی حەقیر عەبدوڕەحمانی ئیمام قولیم لە تەمەنی 7 ساڵی و لە شڕۆم کردووە بە کاری قورئانی لە ئەیامی مناڵیمەوە، چۆن باوکم خەلیفەیە و تەکیەمان هەسوو و بارگامان هەسوو، لە تەکیا خەریکی قورئان خوێندن بووم لەو ئەیامی مناڵیەوە. ئیتر هەر بەو بوونەوە
ئەو دەروێشانە کە لە تەکیا بوون هەر لە شاری سنە نەنانە لە قوڵیانە بوون ئەمە لە کوێیە گوندی قوڵیانە لە نزیکی 5 کیلومتری شاری سنەوە باشە لەینە شڕۆمان کرد بە قورئان خوێندێر دیارە بە دڵی ئەو جەمعە و نیشت بوو ئەوان نیشتە شوێقمیانە کرد و باوکم و دایکم و خولاسە ئەهلی ئەوەکووە بە دۆرما بوون هەموویان تەشویقیان کرد بۆ ئەوەی کە ها لە ڕێگەی قورئانە دابنم هەر بۆ نەو ڕێگەکە بۆ مهەیا کریا کە هەمووی زەحمەتەکانی خانەوادەم کێشایان بەخسوس بە تایبەت باوک و دایکم کە لە تەواوی گیان و ژیان و تەمەنی خۆیان مایەیان دانیاوە شکر و سپاسی خوا ئەکەم کە توانیم سەرمایەکەی ئەوان بەهادەران نام ئینشاءالله بتوانم ئەو دەینە واها لە گەردنمان نسبەت بەوان ئینشاءالله ئەدای بکەم لەوە دووە هاتینە ناو شاری سنە هاتینە ناو شاری سنە و لە مزگەوتی جامعەی شاری سنە مزگەوت جامعەی قەدیم لەوێ لە دارالقورئانە لە خزمەت خاڵۆی خۆمە ئوستاد مەنوچێهری گرامیاری کە جێگەی هەست لەم بەرنامە و سڵاوی بگێنم ئینشاءالله سەلامەت بن ئاغای مەنوچێهری گرامیاری لەوێ خەریکی مەباحثی تەجویدی بووین لەوێ کە ئەحکامەکان و بەئەستەڵاح ئەو ستوحی تەجویدە فێر بووین یەواش ئیجازەیان پێماندا لە بوار و زەمینەی تلاوەتەوە کە لەو کاتە مامۆستایانی خۆشەویست و ئازیز بوون ئیجازەیان پێمانەدا لە مەحفلیانە تەلاوەت بکەین شڕۆمان کرد بە تەلاوەتکردن و شڕۆمان کرد ئستارتی کارەکەمان لە مزگەوتی جامعە و خواردی یعنی بات سوورەتی حرفەیی تر ئیتر لەوێ و خواوەندی تبارەک وتعالە فەزڵی شامل حاڵمان کرد و توانیمان لە ڕێگەی قورئانە قامێک فرەبووچێک هەڵبگرین و شکر و سپاسی خوا ئەکەم بۆ ئەوەی کە تا ئێستا تەمەنم گەیشتووە ئەم ماوە هەمووی الحەمدولله هەمووی لە بواری قورئانە سپاس بۆ خوا سرف کریاوە جێگەی ئەفسوسم نییە بڵێم کە ئەی کاش تەمەنێترم بووێت بگەڕایشتمە و کە بمتوانیای خزمەت بکردای بە قورئان الحەمدولله فەزڵێکی خواییە سپاس بۆ خوا مامۆستاجان هەڵبەتە لەو تەکێیی کە جەنابەت باست کرد و لەو مزگەوتەی کە ئێستا جەنابتانی لێن حتمما پێشنوێژی کراوە حتمما جەنابەت پێشنوێژیت بۆ خەڵکێک کردووە و بە شێوەیەک لە شێوەکان ئیمام بوویت دەنگیشت خۆشە یەکێک لە شەرتەکانی ئیمامەت و ئەبێت دەنگخۆش بێ و ئەبێ پێش ئەوەی عالم بێ بۆ ئەبێ ڕەنگخۆش بێت دەنگخۆش بێ بۆ خۆشیش بێ ئیشەڵایەوە هەموو مواصفاتانەتان تیا هەیە موفق هذا من فضل ربي مامۆستا شێوازی پێشنوێژیتان چۆنیە والله خۆشەویستەکەم شتێک بە عەرزی خەمەتی جناب کەم و بینەرانی خۆشەویست هەر لەو تەکیە ئێستا دوای ماوەی چەند ساڵەوە کە ئێمە دوور بووین و خولاسە بە بۆنی ئەوەی کە بە شوونی تەحسیل و بە شوونی کارێلی تلاوەت و قورئان خوێندن و ئەمانە بووین نەمانتوانی نەمان پەرەجیا بڕینە و سەردانی تەکیەکە بکەین بەڵام ئێستا شکر بۆ خوا کە حزورمان پەیا کردەوە تۆزێ مەشغەڵەی کاری و زەهنیمان نەماوە کە ئەڕووینەوە بۆ ئێنا شکر بخوا تعدادی نەفەری مەسەلەن شەووا هەست شەوی سێشەمە و شەوی جمعە کە شەوی وێرد و ئەوراد و تەکیەیە بە ئەسڵابێژین تعدادمان نەگا بە 70-80 نەفەر ئەرەوەڵا هەموویان ئیتر تێن لێنا قورئانە خوێنن و بەڵێ پێشنوێژیان بۆ ئەەکەم و نابێ ئێستا من بێژم سەبکێکی بەخصوصیت بە تایبەتی خۆم هەیە بەڵام خوڵقی من وایە پێم خۆشە هەر لەحنێک کە لە بان دڵەکانە و کاریگەریەکە ئەوە بەکار جوانە زا پێمان خۆشە پێشکەشمانێکی بزانین چۆن سوێنی پێشنوێژیەکە جەنابی مامۆستا هەڵبەتە بە سوورەتی فاتیحەوە إن شاء الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين
الضالين. آمين. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. طيب الله أنفاسك وإياك إن شاء الله. پاداش بدات و خوا قبولی کرد بێ إن شاء الله. تقبل الله منا ومنك. مامۆستا عزیز، هەڵبەتە جەنابەت لە مەحافیلە بەشداریت کردووە، چ لە ناوەوەی وڵات و لە دەرەوەی وڵات، تا ئێستا لەکوێ بەشداریت کردووە و لەکوێ بانگێشکراوی؟ وەڵی خۆشەویستم، تەواوی جارێ هەر لە سنە و کوردستانی خۆمانەوە شڕاو بکەین، تەواوی شارەکانی کوردستان گەڕاوم، یانە شاری نەماوە و ئەغڵەبی گوندەکانیش دێهاتەکانیش ئەو شەر گەڕاوم، هەمووی خەڵکێکی زۆر ئەلحەمدولیللا لوتفیان هەست بە من لە دەرەجێ ئەوڵە ئەمە لوتفی خواوەندی تەبارەک و تەعالە، ئەمە فەزڵێکە کە خوا لە منە قەراری داوە. بەڵام ئیتر لە پاش ئەوە خەڵکەکە ئەلحەمدولیللا قورئانین و خۆشیان تێ بە سەوتەکە و خۆشیان تێ بە قورئان خوێندنەوەکەی من. خەڵکێکی زۆر بە تایبەت لە کوردەواری ئێرانی خۆمانە داوەت مەکەن بۆ مەحافلەکان و حتا باقی شارەکانتری ئێران ئەوانیش ئەغڵب گەڕاوم، مەسەلەن وەکو سیستان و بەلوچستان، وەکو زاهێدان، وەکو شماڵ، وەکو مەسەلەن ئێستا نابریە دانەدانە ناو ببریە، بەڵام ئەغڵبی گەڕاوم. ئەم وەزئی کۆرۆناش هات بەسەرا زیاتر ئەو بابەتەی سارد کردەوە تەقریباً. بەروەڵڵا مامۆستا هەڵبەتە هەموو کەسێک ئێستا من بۆ خۆم دائیمەن مەسەل ئەعلایەکم هەیە لە قوڕائی قورئان، حەزم لێ زۆرتر مەسەلەن گوێ لەو بگرم یان حەزم لێ بەدیداری ئەو شاد بم. ئێوە چێ مەسەل ئالاتانە یان با بڵێین چێ دەنگخۆشی مامۆستا عەبدوڕەحمانە؟ وەڵی خۆشەویستم عەرزی ئەو برامە بکەم، بە من خۆم لەوە کەمتر ئەزانم کە نەزەر بدەم، ڕەئی بەم لەسەر سەوت یا ئیجرای یەکێک لەو ئەساتی دەلە، بەڵام ئەوەی کەوا من منقلب ئەکات، ئەوەی کەوا پێم خۆشات بەدایم سەوتی گوێچکە بم کەسێک نییە ئیلا شێخ عەبدولباست نەوێت. ماشاءالله. بەڕاستی شێخ عەبدولباست شەخسیەتێک بوو کە من هەر لە ئەیامی مناڵیە و تەکیا ژیاوم ئاوا بڵێم. جوانە. ئاروەڵا ئیتر بە گوێرەی کات و سات و زەمان و ئەمانە ئێستا کە جیا لە شێخ عەبدولباست خۆشم تێ لە سەوتی شەیخ ئوستاد منشاوی محەممەد منشاوی و شەیخ مستەفا ئیسماعیل. جوانە. سەوتی ئەمانم زۆر پێخۆشە، یانێ زۆر تێما کاریگەریەکە ئەوەی لا هەر گوڵێ بۆنی خۆی هەیە. ئێستا نابێ بێژین ئەمان لە شۆن ئەمانتر قورئان خوێن نەبووە، کەسی تر قورئانی بە سەوتی خۆشی نەخوێندووە، نا ئەمە هەڵەیە، بەڵام ئیتر هەر کەسێک بە تەبعی خۆی پێخۆشە گوێ لە قورئان خوێنێک بە تایبەتکەوە لەبان ڕۆح و دڵ و دەرونی و تەئسیردانێ و گوێ بگرێت. کەواتە شێخ عەبدولباست ڕقەمێکە جەنابەت حەزت لێ کردووە تەقلیدی بکەی لە من سەرەتای کارەکانم هەمووی تەقلیدی ئوستاد عەبدولباست پێمان خۆشە گوێبیستی تەقلیدێکی شێخ عەبدولباست ببین إن شاء الله. سپاس دەکەین. إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الله. والشمس وضحاها
والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. الله ما شاء الله. والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. الله 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 أحسن. طيب الله راسك. قد أفلح من زكاها وقد خاب من دساها. كذبت ثمود بطغواها إذ انبعث أشقاها فقال لهم رسول الله ناقة الله وسقياها. الله ما شاء الله. فكذبوه فعقروها فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها ولا يخاف عقباها. صدق الله. ما شاء الله ما شاء الله. والله براسي ما مستا براسي بتشجو ما شاء الله. الحمد لله. موفق بن قبول بإن شاء الله. ما مستا لخانوادي خوتان لدوربري خود مثلا برا باو كور سوزانم خزم چێتان هەیە وەکو خۆتان ئەوە سەوتی خۆش بێ؟ وڵی خۆشەویستم عەرزت کەم لە بنەماڵەی ئێمە باوە بەڕەحمەت بێت سەوتێکی ئینشاءالله. هەڵبەتە باوە مەبەست باپیرەیە. باپیرم سەوتی خۆش بووە، جوانە، سەوتێکی خۆش بووە بەسڵات ئێستا تەسجیل کراوە سەوتی. باوکم سەوتی خۆشە ئەو جۆرە کە ئەگەڕنەوە باوکی باپیرم یعنی جدی من ئەویش هەر سەوت خۆش بووە بە ڕەوایەتی لێ کە گەیشتووە پێمان. الحەمدولله بنەماڵەی ئێمە سەوت خۆشی زۆر تیا مەسەڵەن نیسە ئامۆزاوەکانم ئەکسەریان ئەوان سەوتیان خۆشە هەمانە تێمانە الحەمدولله. کەواتە ئەتوانین بڵێن ئەمە فەزلێکی خوایە و بۆتان ماوەتەوە بە تەواتر. الحەمدولله. مامۆستا لەگەڵ قورئان خوێنە عێراقیەکان ئاشنایەتیتان چۆن نییە؟ ئێستا بۆ نمونەیمە کۆمەڵە قاریئمان هەیە لە عێراق کە وەفاتیان کردووە، بە نمونەی شێخ حافظ خەلیل ئیسماعیل، بە نمونەی شێخ وەلید ئیبراهیم، بە نمونەی ینی عەلادین قەیسیمان هەیە، سەعید قەلقالیمان هەبوو. ئەمانە هەمووی ناوێلێکی زۆر بەرز بوون لە دنیای قێراعەتە. ئێستا ئەوەی کە لە ژیانە ماوە
بۆ نمونە شێخ عامر کاظمی ئەویش قاریئێکی دەنگخۆش و سەدا زێڕینە. جەنابتان ئاشنایەتیتان هەیە لەگەڵ قاریە عێراقا؟ وەڵڵی من ڕێزم هەیە لێرە و سەلام و ڕێز و حرمەتی خۆم ئاراستەی ئەو قورآن خوێنە جوانە لەو بەناوبانگەکانی کوردستانی عێراق ئەەکەم لە قورآن خوێنە قەدیمیەکان بەس من خاترێکی یعنی بیرەوەریکی جوانم هەست لە مەرحومی شێخ وەلید ئیبراهیم چۆن ئێمە کە کاتێ مناڵ بووین لە ئاوایی خۆمانە بە تایبەت لە کاتوساتی مەسەلەن فاتحە خوانیەکانە سای وەلید ئیبراهیم کە لە بڵنگووی مزەوتەوە پەخشە کریاوە ئێمە ئەماژنەفت هەر حاڵ و هەوایەکی تایبەتی پێمانەدا بەڕاستی لە قەدیمیەکانیان زۆر بەداخەوە یا شاید تەمەنی من تەقازای ئەوە ناکات کە لە خاترم بێت بەڵام بەڵێ شێخ وەلید ئیبراهیم ئەوە کە خوا بەڕەحمەتیان کە سەوتێکی جوانی هەیە شێخ عامر کاظمیش چەند ساڵ لەمەوە بەر لە فستیواڵێکە لە هەولێرە شاری هەولێرە لەوێ بەیەکەوە بووین الحەمدولله بەرنامەیەکی ڕێک و پێک و سەوتێکی جوان و حەزین و جوان ئارەوەڵڵا سەوتێکی قەوی الحەمدولله لە خزمەت یا بووین ئەویش سەوتی جوان ئارەوەڵڵا یەکێک لە مقلدینی مامۆستا بڵێن شێخ عەبدولباسط عەبدولسەمەد بەڕەحمەت بێ قاریەکمان هەیەمە لە شاری هەولێر مامۆستا سەنگەر عەبدولقادر مامۆستا سەنگەر ئێمە بەڕاستی لە کورتە ڤیددیۆیەکە ینی لە یەکێک لە ئەڵلقەکانی بەرنامەکانمانە لە وەرزەکانی ڕابردوو یعنی ڕێژەیەکی بینەری ماشاءالله زۆر زیاد لە حەدی تۆمار کرد سەر و 20 میلیۆن و 22 میلیۆن کەس تەماشای ئەو پارچە ڤیددیۆیان کرد بۆ ئەو تەقلیدە ومێ دەکەم ئینشاءالله ئەمەی جەنابیشت بە هەمان شێوە خەڵکیی زۆر تەماشای بکە و پاداشتێکی زۆر نەبراوە بۆ جەنابت بنووسرێ. مامۆستا خۆی دوجار ئەم قورئان خوێنانە کە پێشەنگن بۆ قورئان خوێنی ئێستا بۆ مقریئینی ئێستا ئەتوانرێت باشترین سوودیان لێ ببینرێت و باشترین ئیسیفادە لە جۆر و مەقامات و ئەلحان و نەغەماتیانە بکرێ. من حەزمە کرد زۆر زیاتر دەربارەی ئەم بابەتە قسە بکەین و حەزمە کرد زۆر زیاتر لە خزمەتی جەنابەت بم. هەڵبەتە بەرنامەکەمان بەرەو پایان و کۆتایی ئەڕوا گەلێ خۆشحاڵ بووم بە هاتنی جەنابەت پێم خۆشە پێش ئەوەی خیتام و میسک بێ کە بەرنامەکەمان بە قورئان کۆتایی پێهێنین ئێمە دیارەیەکی جوان و بەڕاستی بەهادارمان بۆ جەنابەت ئامادە کردووە. هەڵبەتە خۆی دوو دیارە یەکێکیان کتێبێکە دیارە ئەم کتێبە لەلایەن کاک بەهزاد مەولایی خاوەنی ئەم ماڵودی وە خان و شوێنە ئامادەی کردووە شێخ حەسەن الکوردی المەولانابادی بەم شێوەیە کە مامۆستا بەهزاد مەولایی تەرجەمە و شەرح و تەصحیحی بۆ کردووە خۆی گەورە پاداشتی بداتەوە ئینشاءالله ئەم کتێبە لەوەوە پێشکەش بە جەنابەت بێ موفق بن یا ڕەبی. ئەم قورئانە جوانەیش ئەم قورئانی پیرۆزە کە بەڕاستی ئەمە پیاوێکی بەڕێزی خەڵکی سەقز کە والله عالم تووشی نەخۆشی بووە نەخۆشی خوای جان ئەوەی نەخۆشە ئینشاءالله شفای عاجلی بۆ بنێری الله تووشی نەخۆشیەک بووە هەستاوە خۆی تەرخان کردووە بۆ قورئانی پیرۆز لەگەڵ قورئانەکەیە تەفسیری کردووە بە زمانی فارسی بە شێوەی شعر ماشاءالله لێبێ ئینشاءالله خوای گەورە بەرەکەت خاتە تەمەنی جەنابەت ئێوە مانانیش ئەو بەرادەرە عتاب بکەین ئامین ئینشاءالله ئەم قورئانە هی جەنابتە ئینشاءالله مبارەکت بێ ئەوە لێرە ئەمانەت بێ هەتاوەکو کۆتایی بەرنامە دێ و لە خزمەتا بین. لە کۆتاییە من سوپاسی بینەران و خۆشەویستانم ئەەکەم سوپاسی جەنابیش دەکەم بۆ ئامادەبوون ئەگەر وتەیەکی کۆتاییت هەیە لە خزمەتین و دواتر بە قورئانی پیرۆز کۆتایی بە بەرنامەکە دێنین ئینشاءالله. خۆشەویستەکەم منیش زۆر خۆشحاڵ و مەسرورم بە ئەوەی کە لە بەرنامەی ئێوە لە شەبەکەی ئێوە حزورم پەیاکرێ بە عنوانی میهمان و ئینشاءالله لەخوا داواکارم تەمەنتان درێژ بێت هەروەها تەمەن و ژیانی هەموو گەلی موسڵمان هەموو بەشەریەت ئینشاءالله خۆش بێت دڵیان خۆش بێت لەبەر خاتر حرمەتی ئەم مانگە پیرۆزە لەخوا داواکەم کە هەموو غەم و ناڕەحەتی و گرفتاری
لە ڕۆح و دڵ و دەرونی هیچ کەسێکا نەمێن یا رب. بەڕاستی مانگی مبارەکی ڕەمەزان مانگێکە کە ئینسان 11 مانگ لەخوا دوورە بەتاکید گاهەن 11 مانگ لەخوا دوورە برا ئیتر ئەم مانگە مانگی ئاشتەوە بوونە لەگەڵ خوا بین لەبەر خوا بین لەبەر مانگی مبارەکی ڕەمەزان ئاشتەوە بکەینەوە ئەمەخوا عمرێکی تر دەرفەتێکی تری دا پێمان زۆر کەس هەست ئێستا لەژێر گڵایە لەژێر خاکە بە حەسرەتی ئەوەیە جارێکیان مانگی مبارەکی ڕەمەزان بوێنێت و لەوێ لە ناو مانگی مبارەکی ڕەمەزانە خەڵکی تاعات و عیبادەت بێت تێبرا ئێستا کە خوا عمری دا بەێمە دەرفەتی دا پێبان بین لەبەر ڕزای خوا لەگەڵ خوا ئاشتەوە بکەینەوە لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەگەڵ قورئانە عمری خۆمان کاتی خۆمان ساتی خۆمان هەمووی ترخان بین بە قورئان و بەخوا و بە ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەس مسلمانی ڕەمەزانیش نەبین ئینشاءالله ئەم مانگە ئستارتێکەوە دەرگایەکە بابێکە بۆ ئەوەی کە ئەوانەیەک وە لەخوا دوورەوە کەوتنەوە بەهۆی مەشغەڵە و گرفتاری دنیاویە و ئینشاءالله فتح البابێک بێ بۆ ئەوەی کە بتوانن خۆیان بەخوا نزیک بکەنەوە ڕۆحیان جەلا بن فکریان ئازاد بکەن لە هەموو غەمی دنیاییوە بتوانن ارتباطێکی باش و جوان لە تەک خوا بە وەسیلەی مانگی مبارەک و ڕەمەزان و بە وەسیلەی قورئان ئینشاءالله ئەو ارتباتە وصل ئەبێت ئینشاءالله ئەحسەن بەس دوور بگرین لە لەهو و لەعیبی دنیا دەستان خۆش بێ یاخوا دەستان خۆش بێت دەی بۆ زمانە شیرینە منیش ئەڵێم دەی برە خوا عەفوتان کایەخوا ئەوە مامۆستا فەرمووی بوو ئەوە ڕەمەزانە و ئەوە مانگی ئاشتەوایە لەگەڵ خوای پەروەردگارە دەی برە خوا عەفوتان کە توبه بکەن و خوای گەورە بەڵکو ئەم عیبادەتان قبوڵ بکە والله کاکە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خۆمان لە خۆمان تەنگەکەینەوە تاڵی ئەەکەین وای لا خوا پێخۆشە ئاسانکاری بکە دەی برا ئێمەش چاوەڕێی قورئانمان بۆ بخوێنی انشاءالله بەئومێدی خوای پەروەردگار انشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم استعيذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الله 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 نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة ما شاء الله ما شاء الله الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية الله الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية
يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار. ما شاء الله ما شاء الله. نور على نور يهدي الله لنوره من يشاء الله. ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. ما شاء الله. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. صدق الله العظيم.